ئەمێوارەیە گفتوگۆکەین لەسەر یەکێک لەو خولە هەرە تایبەت و ناوازانەی کە بۆ بەشێک لەو فێرخوازانەی کە ئەیانەوێت لە ئایندەیە لە نێو بە بڵین بواری فلمسازیە کار بکەن و بتوانن بخوێنن. دیارە زۆر نەو کەسانی کە ئەو بەشانە هەڵ ئەبژێرن هەندێک جار هەیە لە کاتی بە بڵین وەرگرتنیان لەم بەشانەیە هەندێک جار گرفت دروست ئەبێت یاخۆت هەندێک بابەتی سەرەتایی هەیە کە پێویستە ئەوان ئاگاداری بن بە ئەوی کە بتوانن درێژە یاخود پەرە بۆ بەهرانی خۆیان بن و بتوان لەو بوارەیە بە شێوازێکی ئەکادمیش بخوێنن. لە ئێستا خولێک بۆ ئەو خوێندکارانە کراوت و توانیوانەکە سوودێکی زۆر باشی لێ ببینن. گفتوگۆکەم لەسەر تەواوی خولەکە و بیرۆکەی خولەکە بە میوانداری زۆر بەڕێز کاکاوان عەزیز کە بەڕێزیان هونەرمەندن و لە ئەستۆدیۆی کورسات مەگەزین. میوان کاکاوانیان سڵاوە لێبێ زۆر بەخێربێت. سڵاو سپاس دەکەم. زۆر سپاس بۆ تۆ. دیارە خۆیەکێکی لە هونەرمەندە هەرە دیارەکان و کردنەوەی خولێکیش بێگومان ئەرکی ئێوەیە بۆ ئەوەی کە نەوەی نوێ سوود لە توانا و تاقە و لە بە بڵین تەواوی ئەو بابەتانە وەرگن کێوە کە لە بواری سینەما لە ماوەی بڵێن ڕابردووە کارتان لەسەری کردووە چۆن بوو بیرۆکەکەی کە خولێک بکرێتەوە بۆ ئەو فێرخوازانە؟ بەڵێ پێشێکی سپاس دەکەم و سپاسی بینەرانی کورساتەکەم. هەڵبەت من تقریبا لە 3 زانکۆ بووم لەگەڵ کۆمەڵی برادرە ئەو کاتە ئەو بیرۆکەی هاو بە مێشکمە دوای کە تەواویشمان کرد بەشی فیلمسازی زۆر دەمێ بوو ئەم بیرۆکەی لە مێشکما بوو بە تایبەت بۆ ئەو خوێندکارانەی کە لە پۆلی دوانزەن و ئەیانێ بچنە ئەو مقابلێ وەربگیرن لە زانکۆی سلەیمانی بەشی فیلمسازی. لە ڕێی چەند هاوڕێکەوە ئەمان بینین تاقەیەکی باشیان تایە متابعێکی باشن ینی سیرکەرێکی فیلمی باشن و لە هەم لە دراما و هەم لە فیلم و شۆرت فیلمەکان. بەڵام ئاگامان لیان بوون کە ئەچوونە ئەو دەیشتنەوە ئەو مقابلێ و ئەو چاوپێکەوتنەوە تایە بوو شڵەژان تووشی شڵەژانە بوو تایە بوو بە پەرش و بڵاوی ئەچوونە ئەوێ. ئیتر ئێمەش دوجار لەگەڵ هاوڕێیانم لە بەشی سینەما باسی ئەوەم کرد خۆشبەختانە کامەرانی گوڵاڵە و کوبەڕێوبەر و برادرانی تریش زۆرینیان پرۆژەکەیان پێ باش بوو. ئێمە هەم خۆمان ئەو بەشەمان هەیە لە سینەما و هونەرمەندی زۆر باشی تایە هەم لە سیناریۆ نووس هەم لە دەرهێنان هەم لە مۆنتاژ هەم لە بواری کامێرە هەموو ئەم بەشانە ئەوانن کە لە زانکۆ ئەخوێنرێ و دەرزی لەسەر ئەخوێنرێ. بیرۆکەوە هاو کە ئێمە ئەو خوێنکارانە بگرینە خۆمان و ئامادەیان کەین بە ڕاهێنان و بە کۆمەڵێ خول بۆ ئەوی کە بتوانن ئەو توانایان تیابێ بە پەرش و بڵاوی نەچنە ئەو چاوپێکەوتنەوە. چەند هونەرمەند بەشداری کردواتە چەند هونەرمەند لەم خولایوانەی وتەوە هەر تاکەتان لە بوارێکی جیاوازە کارتان لەسەر کرد؟ بەڵێ بەشی سیناریۆ ئەوە مامۆسای خۆی هەبوو بەشی دەرهێنان بەشی مۆنتاژ بەشی نواندن بەشی پرۆداکشن هەر یەکە و مختص بوو بە ئیشەکەی خۆی و لەوێ بۆ خوێندکارانەمان باشە. ئەمە پرسیاریەوە بکەم کاکاوان زۆر کاتەیە هەندێک کەسەیە حەز و خولیاکەی ئەوەندە زاڵە بەسەر بڵین کارکردنی خۆیان زۆر جارەیە هەموو ئەم بابەتانە زۆر بە باشی ئەزانێ. هەندێکی تریش هەیە حەزی لە بەشەکەیە بەڵام یاخود زۆر جار هەیە ناوی لە بەشەکەیەتەوە بەڵام وەکوڵێن هیچ شتێک لەبارەی بابەتەکانەوە نازانێ. ئەم خولە بۆ هەردوو ئاستەکە توانیان کە سوودی لەوە بگرن؟ بەڵێ بێگومان ئەوانی کە ئەهاتن بۆ خولەکە بە پەرۆشێکی زۆر ینی هەستمان پێیان ئەکرد پەرۆشێکی زۆریان هەیە بۆ خولەکە یعنی تیایانە بوو زۆر پێش ئێمە خولەکە خۆی سعات دەی بەیانی دەستی پێکرد تا 12 تیایانە بوو بە نیو سعات پێش ئەوە لەوێ بوون گڕوجۆشێکی باشیان تیا بوو. بەڵێ بێگومان ئێمە پێشمان وتون ینی ئەوە هەم لە زانکۆش پێیان ئەوتین ئەم ڕێگەیە ئەوە نییە یعنی بە خوێندن تۆ یا بەو مەوهیبەی کاتە هەر ئەوە تەنها بەس نییە و تۆ بکا بە هونەرمەند ئەبێ و تاقەیەکی باشە هەبێ و حەزێکی زۆرە هەبێت. ئیتر ئێمە تێمانە ئەبینین وەئینشەڵڵا بەهیوای ئەوەی کە سەرکەوتوو بن. دیارە قۆناغەکانی بەرەمێنانی فیلمێک زۆرن و زۆر کاتیشێ ئەڵێن نواندن لە هەمویان قورسترە لەبەرەوەی کە بڵین هەر جارەی نواندنە تۆ کارکتەرێک
بڵێن بەرجەستاکەیت و تۆ بە شێوازێکی جیاوازتر دەرەکەوی لەمڕۆ چۆن بوون خوێندکارەکان؟ وڵی من خۆم ئەوەی ڕاستی بێ نواندنم ئەوتەوە بەس من ئەوەش ئەڵێم هەموو بەشەکان گەورەی و جوانی خۆی هەیە و گرنگی خۆشی هەیە. بێگومان تۆ لە کۆی هەشت تەلەبە یا کۆمەڵی تەلەبە مەرجنی هەمووی نواندنی پێ باش بێ و یا حەزی پێی بێ. تیای بۆ حەزی لە دەرهێنان بوو، تیای بۆ حەزی لە مۆنتاژ بوو، تیای بۆ حەزی لە سیناریۆ بوو. بەڵام من و خۆم وەکو نواندن کە باسم لێوا کرد بێگومان تیاشیا بوو تاقەیەکی باشیە بوو لە نواندنا و حەزێکی زۆری هەبوو. نواندن و هەموو هونەریتیش ئەو حەزەیە کە لە ناختا هەبێ و برەوی پێبێ. دیارە هەر لەگەڵ کردنەوەی بەشی بڵێن فیلمسازیە لە نێوزان کۆی سلێمانیە بەشی سینەما زۆر کاتەیە بەشێک لە هونەرمەندان هەمیشە چاوەڕوانی ئایندێکی زۆر باش لەو خوێندکاراناکەن کە لەو بەشە دەرەچن و خۆش تۆ بزانم یەکێکی لەو خوێندکارانە هەچنەتەوە هونەرمەندێکی دێرین بەڵام هەڵێن لەم بەشەیە کۆمەڵێک لەو بنەماهرە گرنگانەی کە هەیە بۆ بەرهەمێنانی فیلمێک بۆ ئەوی کە بی بە سینەماکارێکی باش و هەنگاوێکی باشیش بوو لە چەند ساڵی ڕابردووە کە ئەم بەشە بەڕاستی کرایەوە. تو خۆ چۆنەی بینی ئەو خوێندکارانت کە لە خولەکەیا بوون دڵنیایت لەوەی کە لەو بەشەوەرەگیرێن ئەتوانن کە ئایندێکی باشتر و جوانتر و بەهێزتر بۆ سینەمای کوردی دروست بکەن؟ بەڵێ باوەڕە بێ ینی ئێمە لەگەڵ برادران لە بەشی سینەما باسیەوەمانە کرد چەند گەنجێک بوون یعنی هەموو یەک لە یەک تاقی باشتر و حەزی زیاتر هەبوو. یەک لێک یعنی حەزێکی تایبەتیان هەبوو بۆ بەشەکە وە بێگومان تۆ ئەمانە هەمووی کەسی خۆمانن یعنی ئێمە کە ڕۆژانە ئەچوین ئەمان بینین بەدڵنیایەوە لەو سەرەوە حەز ئەەکەی هەمووی هەریەکە و دوا ڕۆژێکی باشی هەبێ و چاوەڕێیان لێ ئەەکەین کە ئیشەڵە ئایندێکی باشیان هەبێ و سەرکەوتووە بن. زۆر باشە. بێگومان لە دوای تەواوبوونی هەر خولێکەوە کۆمەڵێک لە وانانی کاوتێتەوە هەندێکیان بە بڵێن بە شێوازی وتنەوەی ئاسایی و دواترێژ پراکتیکەکرێن. ئەنجا ئەنجامی خولەکە چۆن بوو؟ فیلمێک بەرهەم هات هیچ نەبێت کارێک بەرهەم هات بۆ ئەوەی کە لە کۆتاییە بگومان تو هەر کارێکەیەکی گەر چەندێک ئاسانیش بێ حەزەکەی ئەنجامەکەی شتێکی گەورە و گرنگ بێ. بە دڵنیایی و خۆشبەختانە ئێمە طبعاً خوێنکارن و لەو تەمەنە پۆلی دوانزن ئێمە وتمان بە مۆبایل ئیشێک بکەن. ئیشێک ئیتر دەست و پەنجەی خۆیانیان لە مۆبایلەکە هەبێ بە وەکو سیناریۆیەک هەڵبژێرن بیرۆکەیەک لە دەرهێنان لە نواندن ئیتر خۆتان فەرمون چی ئەەکەن مۆبایلەکەتان پێ و ئێمەش بە هاوکارتان بین. خۆشبەختانە کۆتا ڕۆژ چەند بەرهەمێکی باشمان بینی بە تایبەت دوو ئیش یعنی کە تەواو ئیش لەسەر ڕووناکی کرابوو تەواو ئیش لەسەر دەنگ کرابوو ئاکتینێکی جوانمان ئەبینی لێرە و من دەستخۆشییان لێ یەکەم و خۆشبەختانە ئەو ئیشە یعنی ئەگەر بە مبالغە نەبێ باسمان لەوە ئەکرد لە ئیشی خوێنکارێک نەئەچوو کە ئەوە سەرەتایی ئیشی بێ یعنی ئەو هەستەمان تیا دروست بوو ئەویش بە توانای خۆیان کە حەزێکی باشیان هەیە بۆ ئەو هونەرە. کاکەوان کردنەوەی ئەم خولانە بۆ بە بڵێن فێرخوازان بە تایبەت و بە تایبەتیش بۆ کەسانی کە حەز و خولیایەکیان هەیە بۆ نمونە گەر منێزە خوێندکاری پۆلی دوانزە نەبم بەڵام حەز و خولیایەکم هەیە کە ئەمە پەرە بە بڵێن بواری سینەما بم بە شێوەیەکی کشتی لە خۆما بەرهەمێنانی فیلم بە شێوەیەکی تایبەت ئەم خولانە توانێت بەردەوامیان هەبێت و فێرخوازانی تریش بتوانن سوودی لێ ببینن. بەڵێ ئێمە پلانەکەی خۆمان وایە لە بەشی سینەما بەڵێ ئێسێمە ماوەیە لەمە پێش هاوڕێی خۆشویستمان کاک هاوڕێ مستەفا خولی سیناریۆی کردەوە یعنی بەردەوام ئێمە لەوەیان کە ئەو خولانە بکەینەوە ئەو خولە خۆ بۆ دەرچوانی پۆلی دوانزەنە و هەموو کەس ئەیتوانی لای خۆی ئەوی کە ئارەزوو من بێ و حەزت بکە لە بواری سیناریۆ بنووسێت هەر لە ڕێی بەشەکەی خۆمانەوە کرایەوە و پلانیشمان هەیە ئیشەڵا خولی تر بکرێتەوە بۆ بەشەکانی تریش.
کەواتە بەردەوامبوونی ئەم خولانە و بەهاناو هاتنی بەتایبەت گەنجان ئەوانەی کە حەز و خولیان هەیە بۆ بەرهەمێنانی فیلم و هەروەها ڕەودان بە بواری سینەما بەگشتی لە هەرێمی کوردستان و بەتایبەتیش لە شاری سلێمانیە ئەم هەنگاوانە چۆنە بینیت بۆ ئایندەی فیلم؟ بەڵێ ئەم هەنگاوانە بێگومان ئەم گڕوجۆشەکە ئەبینرێ بەو بەدەمەوە هاتنە و بەو کەسانی کێن بەشدار بن بێگومان هەموو ئەوانن کە تینون حەزیان هەیە بەو هوەرە ئایندەیەکی باش چاوەڕێەکە خاصن لەم بواری خۆمانە کە بەشی فیلمسازیە. بۆ هیوایم کە ئەم خولانە بەردەوامیان هەبێت لەلایەن هونەرمەندانی دیاری وەکو بەڕێستانەوە بۆ ئەوەی گەنجان و بە بڵێن بەهرەخوازانیش بتوانن کە لە ئایندەیە سوود لە تەواوی بەهرە و تواناکانی ئێوە وەرگرن. زۆر سپاس بۆ تۆ کاکاوان، سپاس لەگەڵمان بووی. دووبارە بەخێر بێی. سپاس بۆ بەڕێز کاوان هونەرمەند کە لەم بەشەی پرۆگرام میوان بووی. دووبارە بەخێر بێی.